دوای یەکلاکردنەوەی شێوازی دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردن لە پارێزگاکانی عێراق بەتایبەتی لە سنووری ناوچە دابڕاوەکان، گۆڕانکاری لە شێوازی دەنگدان و کورسی لایەنە سیاسیەکان لە هەڵبژاردننی داهاتوو دێتە ئاراوە کە بڕیارە لە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. لەو بارەیەوە چاودێران و شارەزانی بواری هەڵبژاردن پێیان وایە ئەگەر کورد بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بکات دەتوانێت کورسی زیاتر لە ناوچە دابڕاوەکان بەدەست بهێنێت. یەکلایکردنەوەی بازنەکانی کەرکووک و نینەوە و دیالە بوو بەڕاستی زۆر ئەو سێ پارێزگای بۆ کورد گرنگ بوو. دیارە مەسلەی کەرکووک و نینەوەش دەتوانانی بڵێن ڕێکەوتنێکە لەسەر خواستی هەموو لایەنەکانی بەرژەوەندی هەموو لایەک لە بەرچاو گیرایە بۆ کوردیش خراپ نییە ئەم ڕێکەوتنەیە کە کراوە. کورد دەتوانێت پارێزگاری لە دەنگەکانی ڕابردووی خۆی بکە و ڕێژەی کورسیەکانی ڕابردووی خۆی بکە، بەڵام بۆ ئەوەی کورد بتوانێت هەم پارێزگاریەکەی مسۆگەر بکەوە هەند کورسیش زیاتر بەدەست بینی لە میکانیزمی ئەم هەڵبژاردنەی ئەمجارە پێویستی بەوە دەکا کورد بە یەکدەنگی و دەست نیشانکردنی کاندیدی دیاریکرا و ئاڕاستەکردنی خەڵک بۆ کاندیدەکان بە شێوەیەکی منەظەم و هانی خەڵک بدەن بەشداریشی کارە و کاریگەر بکەن لە پرۆسەکەدا. بەدەستێنانی کورسی زیاتر لە سنووری ناوچە دابڕاوەکان جگە لە زیادبوونی نوێنەرانی کورد لە بەغدا هاوکات ڕێگاخۆش دەکات ئیداری ئەو ناوچانە بە شێوەیەکی یاسایی بکەوێتەوە دەست کورد و ئەوەی لە ڕابردوو لە دەستی داوا بە دەستی بهێنێتەوە. کورتوانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک بەو ئاراستەیەدا بیبات تا بەلایانی کەم زەرەر و زیان بەرەو کورد کەمتر بێ. لە مووسڵ بە هەمان شێوە لە کەرکووک باشتر بۆ لەوەی لە مووسڵدا هەیە، بەڵام ئێوە کورد دەتوانی لە هێز لایەنە کوردیەکان کۆدەنگ بوون لەوەی کە بەو یاسایە بەو شێوەیە بازنەکان دابەشکردن ناوچانە. ئەمن پێم وایە بەپێی یاسای هەڵبژاردن ڕێگە لە بەردەم ئەوە دەگیرێت کە بەلیست دابەش بکۆک و باسم کرد بە تاکە کاندید بە تاک خۆی هەڵدەبژێری، بەڵام کورد دەتوانی بە شێوەیەکی باشتر کە بتوانانی چۆن دەنگ بەو کاندیدانە بدەن کە کاندیدین کوردن لەو ناوچانە تا بتوانانی لە ناوچەی با بڵێن ڕۆژهەڵاتی کەرکووک ئێمە 5 کورسی بۆ دانراوە کورد دەتوانی لەوێ مسۆگەری بکە. دوای گفتوگویەکی زۆری پەرلەمانتاران و لایەنە سیاسیەکان یاسای هەڵبژاردننی عێراق هەموار کرایەوە کە ئەمەش یەکێک بوو لە داخوازی خۆپیشاندارانی بەغدا و شارەکانی دیکەی عێراق. بۆیە چاودێران پێیان وایە دوای هەڵبژاردننی داهاتوو گۆڕانکاری زیاتر لە عێراق دروست دەبێ، داواش لەلایەنە سیاسیە کوردستانیەکان دەکەن خۆیان بۆ ئەو گۆڕانکاریانە ئامادە بکەن. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.